جگە لە شاجوانی کوردستان کە شاجوانی 2013 کوردستان دەبێت حەوت خەڵاتی ترمان هەیە کە دەستنیشان کراوە و ئەم شەو خەڵات دەکرێن بێگومان منیش دەربازۆرە بابێکەوە شاجوانی ئینتەرنێت بۆ ساڵی 2013 لە نێوان ئەم 12 بەشدار بووە یاخود ئەم 12 کاندیدا خۆشەویستان بە گەرمترین چەپڵەی ئامادەبووان دالیا فەرموو بەڵێ خۆشەویستان Miss Internet 2013 دالیا congratulations دالیا پیرۆزە لە دالیا زۆر سپاس هەروەها مسی دووەم یاخود شاجوانی دووهەم کە هەمانە ئەویش شاجوانی ئاشتیە Miss Peace ئەو کچە جوانەی سەرەتا بە دالیا خەڵاتی مس ئینتەرنێت وەربگرێت لەلایەن فۆتۆ ببوورە لەلایەن ناتەلی کریستۆس یاخود هەردووکیان بەیەکەوە هاتوون لەلایەن بەڕێز کریستۆسەوە خەڵاتەکەی پێ دەبەخشرێت پیرۆزە لە دالیا خۆشەویستان شاجوانی ئاشتی بۆ ساڵی 2013 بەڵێ بەر لەوەی کە ناوی شاجوانی ئاشتی ئاشکرا بکەین زۆر سوپاسێکی زۆر تایبەت بۆ کەناڵی ئاسمانی ڕووداو کە ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرجەم و زۆرینەی چالاکیەکانی شاجوانی 2013 کوردستانی گواستەوە سوپاس بە ناوی کۆمپانیای بابیلۆن و دەستەی گشتی گەشت و گوزار و پارێزگای هەولێر شاجوانی ئاشتی بۆ ساڵی 2013 بە چەپڵەی گەرمی ئامادەبووان چاوان for 2013 چاوان شاجوانی 2013 کوردستان شاجوانی ئاشتی چاوان پیرۆزە سپاس میس نەتالی و بەڕێز کریستۆس خەڵات و تاجی شاجوانی ئاشتی بۆ ساڵی 2013 دەخەنە سەر کاندید شاجوان کە هەمانە شاجوانی جلوبەرگی کوردی شاجوانی جلوبەرگی کوردی بۆ ساڵی 2013 کوردستان
جارێکی تر بە چەپڵەی گەرمی ئامادەبوان بێگومان شاکار داوا لە بەڕێز عاسی حەلانی هونەرمەند عاسی حەلانی دەکەین بفەرمێت بۆ ئەوەی تاجی شاجوانی جلی کوردی بخاتە سەر بەشدار بوو شاکار Destination Costume شاکار پیرۆزە لە بەشدار بوو شاکار کە نازناوی شاجوانی جلوبەرگی کوردی پێبەخشرا هەروەها لەلایەن هونەرمەند عاسی حەلانیەوە دیاریەکەی پێدەبەخشرێت. پیرۆزە لە شاکار شاجوانی جلوبەرگی کوردی بۆ ساڵی 2013 کوردستان تەنیا سێ نازناوماوە خۆشەویستان ئەویش شاجوانی گەشت و گوزار و شاجوانی زەوی و شاجوانی کوردستانە بێگومان نازناوی شاجوانی گەشت و گوزار بۆ ساڵی 2013 کوردستان دەبەخشرێتە یەکێک لەو کاندیدانە بێگومان ئەم جارەش بە چەپڵەی ئامادەبووان ئامادەبوان تووشی شۆک بوون چاوەڕێی نازناوی کوردستانە گەنجەوڵەکانتان ئاشکرای ناکەین ئەم شەو شاجوانی کوردستان بەشداربوو نادی بەشداربوو نادی نازناوی شاجوانی گەشت و گوزاری کوردستان بۆ ساڵی 2013 وەردەگرێت داوا لە بەڕێز لانە دەکەین مستوریزم نادی بەڕێز لانە بە هاوبەشی لەگەڵ بەڕێز کریستۆس و میس ناتالی تاجی شاجوان و دیاریەکان دەبەخشێت بە شاجوانی گەشت و گوزاروی کوردستان بەڵێ ئامادەبوانی خۆشەویست بینەرانی ئازیز یەکێکی تر لە شاجوانەکان کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە هەڵبژێردراوە بۆ شاجوانی زەوی ژین پیرۆزە لە ژین پیرۆزە لە ژین شاجوانی زەوی لە ڕێوڕسمی هەڵبژاردننی شاجوانی 2013 کوردستان داوا لە بەڕێز میس ناتالی دەکەین بفەرمێت بۆ ئەوەی تاجی شاجوانی زەوی بخاتە سەر بەشدار بوو ژین پیرۆزە لە ژین نازناوی شاجوانی زەوی لە ڕێوڕسمی هەڵبژاردننی شاجوانی 2013 خۆشەویستان کۆتا نازناو و گرنگترین نازناو کە ئەمڕۆ لە ڕێوڕسمی هەڵبژاردننی شاجوانی کوردستان بۆ وەرزی 2013 کە ئەویش شاجوانی کوردستانە هەڵبەت
یەکێکە لەو 12 کچە یاخود ئەو پێنجەی کە تیا دەرچوون ئەو شەشە یەکێکە لەو حەوت کچەی یەکێک دەبێت نەتەوە لەو حەوت کاندیدەی کە لەگەڵمان ماونەتەوە بەڵام پێش ئەوەی بڵێن چەپڵەمان ئەوێت گەرمترین چەپڵە و پێش ئەوە چەپڵەمان ئەوێت بەڵێ میسس کوردستان بەر لەوە داوا لە شوێنێ ئاکۆ عەزیز دەکەین شاجوانی 2012 کوردستان بفەرمێت بۆ ئەوەی تاجی شاجوانی 2013 بخاتە سەر ئەو کاندیدەی کە نازناوەکە دەباتەوە بێگومان. هەڵبەت ئەو کاندیدەی کە ئێستا لەگەڵ ئێمە دەبێتە خاوەنی تاجی شاجوانی بۆ 2013 زۆرترین پۆینتی لەلایەن ئەندامانی لیژنەی بەڕێزەوە بەدەست هێناوە ئێستاش شاجوانەکەمان خەڵاتەکەی ئەکات و ئێمەش ناوەکەی ئاشکرا دەکەین. شاجوانی کوردستان بۆ ساڵی 2013 ئەم شەو لەگەڵمان ڕاستەوخۆ تێنێک پیرۆزە لە کاندید کە نازناوی شاجوانی 2013 کوردستانی پێشرا خۆشەویستان ڕێوڕەسمی شاجوانی 2013 کوردستان لە چوارچێوەی پیرۆزە لە بێنێک شاجوانی 2013 خۆشەویستان شوێنێک نازناوی شاجوانی کوردستانی بۆ وەرزی 2013 بەدەستهێنا. پیرۆزە لە هەر 12 کاندید ئێوە هەمووتان جوانن لە کۆتاییدا هەموویان شاجوانن زۆر بە جوانی دەرکەوتن لەگەڵ ئێمە لەو ماوەیەدا. پیرۆز بێ لە هەمووتان، پیرۆزە لە فێنێک، پیرۆزە لە تەواوی ئەو کچانەی کە نازناویان بەدەستهێنا نازناوی جیاجیا لەگەڵ ئێمە و لە کۆتاییشدا پیرۆزە لە کوردستان کە شاجوانێکی تر هەڵبژێردرا. بەڵێ زۆر سپاس بۆ کۆمپانیای بابیلۆن، سپاس بۆ بینەرانی هەردوو شاشەی کۆڕەکتیڤی و کەناڵ 4. ئێستا داوا لە هونەرمەند عاسی حەلانی دەکەین بفەرمێت بۆ تەواوکردنی ئاهەنگی شاجوانی کوردستان بۆ ساڵی 2013. نطلب من المطرب عاصي الحلاني تتفضل وتطربنا بصوتك. تفضل. هەڵبەت ئێوە شاجوانان لێرە بمێننەوە لەگەڵ عاسی حەلانی گۆرانیمان بۆ ئەڵێت و ئێمەش بۆ خۆمان هەڵەپەڕین. جوانی کەسایەتیە.